هەمووتان بەخێر بێن سوپاس کە بە بەردەوامی گرنگی بە کەیسی سزادراوانی بادینانەدەن. دیارە دوازانیاری لەسەر کەیسەکە ئەوەیە دوای ئەوەی ئێمە داوای پێداچوونەوەمان کرد لە دادگای تەمیز و هەیئەی جەزایی دوو لە نێو دادگای تەمیز بڕیاری پەسەندکردنی حکومەکەی وەک خۆی دەرکرد. دواتر ئێمە لە 25 داوای ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزیمان کرد و لایحەی پێداچوونەوەکەمان پێشکەش بە دادگای تەمیز کرد. لایحەکەمان لێوەرگرا و بڕیاردرا بە زووی ئیشی لەسەر بکرێت، بەڵام بەداخەوە ماوەکی زۆر تاخیر کرا دۆسیەکە هەر لە نێو خامەی دادگای تاوانی دووی هەولێر مایەوە. دیارە پێنجشەممەی ڕابردووە تا 3/6 دۆسیەکە ڕەوانەی دادگای تەمیز کراوەتەوە بۆ ئەوەی ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزی بۆ بکرێت. دیار ئێمە لە لایحەکەدا پێداگریمان لەسەر ئەوە کردووە کە دادپەروەری لە دۆسیەکەدا نەچەسپاوە، داوامان لە دادگا کردو دووبارە بەوەردی و بە شێوەیەکی زانستی و یاسایی پێداچوونەوە بۆ دۆسیەکە بکات و بڕیارێکی ڕاستتر و دروستتر دەربکات. لەو چوارچێوەدا ئێمە دوو داواکاریمان پێشکەش بە دادگای تەمیز کردو، ئەویش دۆسیەکە تەنها هەیئەی جەزایی دوو لە نێو دادگاکە نەبینێت کە پێشتر پێداچوونەوەی بۆ کردووە، بەڵکو بدرێتە هەیئەی گشتی لە نێو دادگای تەمیز و لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی مستعجل واتە بە شێوەیەکی بەپەلە پێداچوونەوەی بۆ بکرێت، چونکە بەداخەوە ئەو سزادراوانە ماوەیەکی زۆرە لە 7 مانگ بۆ 10 مانگ بگرە زیاتریش لە نێو زیندانیدان بارودۆخی تەندروستیان زۆر خراپەوە تا ئێستا بە شێوەیەکی ڕۆن چارەنووسیان یەکلایی نەکراوەتەوە. پێمان وایە هەر پەلەکردنێک و هەر زووکردنێک لەوەی کە دۆسیەکەیان بە شێوەیەکی یەکجاری یەکلا بکرێتەوە لە بەرژەوەندی ئەواندایە و ئێمە دووپاتی ئەەکەین وەکو پارێزەرانی بەرگری ئەم دۆسیەیە. ئێمە نەکەوتونێتە ژێر کارگەری هەست و سۆز بۆی ئەوان بە جۆرێک لە جۆرەکان داوای باشکردنی ژیانی خەڵک و داوای ئازادی خوازیان کردو، بەڵکو پێداکریەکانی ئێمە تەواو یاساین داوای ئەوەی ئەکەین کە دادپەروەری لە دۆسیەکە بچەسپێ و ئەو مامەڵە نایاسایی کە لە ڕێڕەوی لێکۆڵینەوە و لە کاتی دادگایکردنیان بەسەریاندا چەسپێنراوە لە تەمیزدا ڕاست بکرێتەوە بڕیارێکی دادپەروەرانتریان بۆ دەربچێت. بەڵێ دیارە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستان ئەوە دادگای تەمیز بەرزترین دامەزراوەیە. دوای ئەوەی ئێمە تەمیزمان کردەوە حکومەکە و خۆی پەسەندکراوە، دوای ئێستاش داوای ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزیمان کردووە. دیارە دوای چاوپێشانەوەی ئەوان و دەرچوونی بڕیاری ڕاستکردنەوەی تەمیزی ئەوە کۆتا حکومە لە ڕووی تانەدانەوە، بەڵام دەرفەتێک کەما بێت ئەوەیە کە دوای ئەوە ئێمە ئومێدی زۆرمان هەیە بۆی کە ئێمە و ڕاگەاندن و ڕای گشتیش بەردەوام کار لە سەر دۆسیە بکەین. ئێمە وەکو بەرگریکار و ئیشکردن لە ڕووی یاسایەوە، بەڵام ڕای گشتی و میدیا و لایەنەکانی تریش بەردەوام ئەتوان فشار بکەن بۆی کە دادگا سربەخۆی خۆی بپارێزێ و بە شێوەیەکی دادپەروەرانە ئیش لە سەر دۆسیە بکە. دوای ئەوە ئەگەرێک ما بێت ئەوەیە کە سەرۆکی هەرێم بە لێبوردنێکی تایبەتی لێبوردن بۆ ئەو 5 ڕۆژنامە سوتالا گواندار بکات، بەڵام ئێمە وەکو پارێزران سوورین لەسەر ئەوەی کە ئەو هەڵەیەی کە بەسەر بۆ نمونە سیستەمی دادوەری تێپەڕی و هەر لەلایەن سیستەمی دادوەری خۆیەوە ڕاست بکرێتەوە، نەگەوەی کە کەسێکی تر بێت و ئەو هەڵەیە ڕاست بکاتەوە.